وبعضها براهن الخصوص بناوي وكيفية اجتماعي كردستان بناوي ويكي كوشرو نبذو كون مدروا سواوي شور جيراني گرمي خومان وخلص قارماني كردستاني ايرانو حزب ديمقراطي كردستاني ايرانو هاوري خوشويستمان كاك عبد الرحمن قاسم لو برایانی تێکۆشەری کۆمەڵەی شۆڕژێری زەحمەت کێشاری کوردستانی ئێران و هەموو برا پێشمەرگە قارەمەکانی کوردستانی ئێران ڕادەگەێنین بۆ ئێمە پێشمەرگەکانی هێزی پێشمەرگەی کوردستانی سەربەیەکێتی نیشتیمانی کوردستان مای شانازی و سەروەریەکی مێژووی گەورەیە کە لەم ڕۆژەدا ئەرکی نیشتیمانی نەتەوایەتی خۆمان بەسەر بەرزی و سەروەریەوە جێبەجێ بکەین وەکو خۆتان دەزانن هەر لە سەرەتای دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە هەمیشە باوەڕی لەگۆڕمان بەوە هەبووە کە هاوکاری و هاوخەباتی لەگەڵ هێزە پێشکەوتن خوازەکانی کوردستان بە تایبەتی لە کوردستانی ئێراندا شەرتێکی سەرەکی سەرکەوتنی خەباتی خۆشمانە لە کوردستانی عێراقدا ئەو هات لەمان بۆ ئەم دیوە و ئەم بەشەی نیشتیمانەکەمان نیشانەی وەفاداریمانە بۆ ئەو شەرتە و بۆ ئەو بەڵێنە و بۆ ئەو سەرەتایی کە لە سەرەتاوە باسمان کردووە بۆیە ئێمە بەو پەریشانازی و سەربەرزیەوە لەو خەباتە بەشداری دەکەین و هیوادارین ئەو بەشداریەمان ئەرکی سەرشارمانی بەدەهێنا بێت بە ناوی ئێوەی پێکۆشەرەوە جارێکیکە بەڵێن بۆ برایانی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران و کاک دکتۆر عەبدوڕەحمانی قاسم و برایانی کۆمەڵەی شۆڕژێری زەحمەت کێشانی کوردستانی ئێران کە کاک محەممەد ئێستا لێرەیە دووپات دەکەمەوە کە تا دوات هێزی پێشمەرگەی کوردستان تا دوات دڵۆپی خوێنمان شان بەشانیان دەوەستین و شعاری یاساکینەمان کوردستان یان لەمان سەرکەوتن یا مردن جاءني خوشويست أولاني بريد بلاين تختمي سياسي حزب ديمقراطي كردستان إيران تربدل أخوات ولا كردستان ثاني خوشويستي أمرا يخل جارة لتاريخ ملة كمان الرواتا لا دريج بان الجلال ترميز نكحت الحياة من الخرافات الشري جل كرت بيكشف لحاقخان كردستان من الفتران باشدار فأول رجع بتاريخ كان كردي بالسوزي كردستان إيران كردستان العراق مشهد باشداري بورس داري كان كردستان العراق يا إيه كردستان العراق لإيران باشدار يا إيه ترك على ما هو يكذب كإخراج سياسي كمناي جميع كردستان العراق نفوذ كيزوري وكي كيفي اجتماعي برياري داوة برياري كي سياسي داوة كبه ما كردستان إيران دا شرطة إنه كما هوايا أو الثرطاي تاريخي كي ميجوي كي تازين من الكمان وبويا شعنافي دورتي كهجبرگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان هاتوو پێکەوە لەگەڵ پێشمەرگەکانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران پێشمەرگەکانی کۆمەڵە پێکەوە لەو شەڕەدا کە شەڕێکی زۆر ڕەوایە بەشداری دەکرێت وا یەکەتی و یەکگرتووی ئێمە هاوکاری و هاوپەیمانی ئێمە لە مەیدانی خەباتە لە خێری شەهیدانە أول بلم ما شارموا كان لو تجهات هذا لو ليك سنجر خبا شزورا من كتير اجتماعي دوري باش يهبوا
و بە تایبەتی برای بەڕێزمان کاک جوڵان